دەچینە لای میوانەکەمانەوەکو کۆسەر لە پێشتردا ئاماژەی پێدا باز لەوە دەکەین بزانین بۆچی گۆڕانکاری خێرانە هەیە لە کەشوهادا. ساڵانی ڕابردوو کە دەچوینە وەرزی پاییزەوە بارانێکی زۆر باری بوو، پلەکانی گەرما زۆر لە نزم بوونەوەدا بوو، دەتوانین بڵین بەفریش باری بوو، زەوی تێرە ئاو بوو بۆ جوتیاران پەڵی یابوو دەستکرا لە هەندێک لە ناوچە لە ئێستادا دەستکراوە لە ڕۆژئاوا بە تایبەتی دەستکراوە بە چاندنی گەنموجۆ ئەگەر بارانە بارێت و باردۆخەکە هەر بەو شێوە بێ ڕەنگە ئەمە زەرمەند بێت هەم بۆ خەڵک بەگشتی هەم بۆ جوتیارانیش بە تایبەتی. ئێمە دەچینە لای میوانەکەمان و قسە و باسەکانمان لەگەڵ میوانەکەمان تەواو دەکەین. ئەویش محەممەد کەمال شارەزای کەشوهەوا کە ڕاستەخۆ لە کەلارەوە لەگەڵمانە. کاک محەممەد سڵاو لێ بۆ بەیانیت باش دەمێ هەر لەوە دەست پێ بکەم لە پاییزدا چاوەڕی بارانێکی زۆر بووین و چاوەڕێەوە نەبووین وەکو ساڵی ڕابردوو و شکە ساڵی ڕۆمان تێ بکە، بەڵامەوە لە مانگی دوازەیدان و بارانێک بەو جۆرە نەباریەوە کە لە ئاستی چاوەڕوانی خەڵک و هەروە لە ئاست چاوەڕوانی جوتیاراندا بێت. بەڕێستان وەکو شارەزایەکی کەشوهەوا پێشبینیەکان چین بۆ مانگی دوازە؟ بەڵێ سڵاتان لەبێت بەیانی بەڕێزی شتان باش لە هەر شوێنە جێگایەکەن سڵاتان لەبێت. دیارە ئێمە پێش ئەوەی کە داخڵی نیە وەرزی بارانبارین بین هەر لە ڕێگەی کەناڵی کورتسات پێشبینەکانمان خستە ڕوو بۆ وەرزی پاییزی ئەم ساڵ لە هەرێمی کوردستان. دیارە بۆ ساڵی سێهەم بەهۆی ڕوودانی دیاردەیەک بەناوی دیاردەی لانینای لاواز لەسەر ڕووی زریای هێمن کە ئەم زریایە و دیاردەیەش کۆکار و کاریگەریەکی تەواوی هەیە لەسەر گۆڕان و تێکچوون و گۆڕانی کەشوهەوا لە سەرجەم ناوچەکانی لە سەرجەم وڵاتانی جیهان بە گشتی و هەروەها دروستبوونی گۆڕانکارەکان لێەوە دەست پێکات بۆ تەواوی ساڵەکە. دیارە سێ دیاردە لەناو ئەم زریایە ڕۆدا بۆ ئەم ساڵ دووبارە دیاردەی لانینا ڕوویدایەوە، هەر ئەگەر بە کورتی پێتان بڵێم دیاردەی لانینا واتە کەمبارانی واتە وشکە سەرما واتە ڕێژەی بارانبارین لە خوار ئاسی ئاسایی. بەڵام بەگشتیان باردۆخە کاتیە دیارە ئێمە هێشتا هەر لەناو وەرزی پاییزین و هێشتا لەژێر کاریگەری ئەو ساردەی زریای هێمنین و ئەمەش بەگشتی کاتیە پێشبینیمان وایە لەناو مانگی دوانزەی واتە لە پاش 5 ڕۆژ بۆ 10 ڕۆژ لە دوای مانگی دوانزە ئەم گۆڕانکاریە لە ناوچەکانی هەرێمی کوردستان با بڵێن بەرەو لاوازی بڕات و کۆتایی پێبێت و دۆخی بارانبارین ئاسایی بێتەوە. هەرچەندە ڕێژەی بارانبارین لەم ساڵدا بەراورد بە ساڵی ڕابردوو گۆڕانکاری تایە پار ساڵ باران زیاتر باری و ڕێژەی باران لە هەموو ناوچەکانی کوردستان زیاتر بوو، بەڵام ئەتوانم بڵێم بە ناڕێکوپێکیدا بەش بوو بەسەر مانگەکانی ساڵە. هەرچەند لە ئێستاش کە لەگەڵ بەڕێستانە قساکەم زۆربەی ناوچەکان پەڵەی داوە تەنها هەندێک ناوچە نەبێ کە هێشتا بارانی پەڵەیتیان نەباریوە و من بەگشتی پێشبینیم وایە لە ناو مانگی دوانزە گۆڕانکاری دڵخۆشکەر هەبێت و بارانبارین بچێتەوە ئاستی ئاسایی ساڵانەی خۆی. باش کاک محەممەد لە هاوینە هاوکارمان شاخەوان لە کەلارەوە لەگەڵ جەنابتا چەند جارێک لەسەر کەشوهەوا و ڕۆژی کەشوهەوا قسەی لەگەڵ جەنابتا کرد. زۆربەی شارەزایانی بواری کەشوهەوا لە ماوەکانی ڕابردووە چ بە دەستگاکانی کەشناسیەوە بێ چ بە خودی شخص خۆیانەوە کە شارەزای بواری کەشوهەوان باسییان لەوە کرد کە ئەم ساڵ ساڵێکی باراناوی و تەڕوبڕ و سارد و سۆڵە بێت، بەڵام تا ئێستا نەمان بینی ینی هۆکارەکەی چییە؟ هەرەوەیە کە باست کرد کە ئەو شەپۆلانی کە لە زەریاوە ڕوو لەم ناوچەیەکەن یان هۆکارێکی تر هەیە بەڕاستی کەەوە ئاوا ئەمە 2 ساڵە لەسەر یەک ئەم مشکە ساڵیە ینی تا ئێستا وەکو ساناش باسی کرد و جەنابە خۆشت لە قسەکان تا باست لەوە کرد تا ئێستا بارانێکی وان نەباریوە کە خەڵک دڵی خۆش بە بڵێ بارانە بارێ. بەڵێ بێگومان ڕاستە هەرچەندە هەنێ هۆکار هەیە بەدەر لە هۆکاری با بڵێن کەشوهەواکە ئێمە هۆکاری ژینگەیشمانەیە هۆکارە بۆ تێکچوونی کەشوهەوا بەگشتی لە هەرێمی کوردستان بە تایبەتی نەبوونی ڕۆژەی شەی پێویست کە ئەمەش لە ئەنجامی کەمی ڕێژی سەوزایە لە هەرێمی کوردستان. ئێمە چەند جار وتومانە کە ڕێژی سەوزایە زیاد بکرێت نەک تەنها گۆڕانی ژینگەی ڕۆدا بەڵکو گۆڕانێکی گەورە لە ڕووی کەشوهەواشەوە ڕۆدا وەک بەرز نەبوونی پلەکانی گەرما لە وەرزی هاویندا و هەروەها زیادبوونی ڕێژەی شێکە بێتەوەی زیادبوونی ڕێژەی بارانبارین لە تەواوی ساڵەکە. ئەمە هۆکارێکە بۆ خۆی کە با بڵێن بارانی پێویست لە ناوچەکان لە وەرزی پاییزە نەبەرێ، بەڵام هۆکاری سەرەکی ئێمە دیارە ئەزانین لە ڕێگەی دەریاکانەوە شەپۆل دروستە بێ بە ناوچەکانی هەرێمی کوردستان. ئەو دەریانەی کە کاریگەری تەواوی لەسەر هەرێمی کوردستان هەیە کام دەریایە کاک محەممەد؟ بەڵێ دەریای ئێمە چەند دەریایەکمان هەیە بێگومان، بەڵام ئەو دەریانەی کە کاریگەری سەرەکین بەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان
هەردوو دەریای سوور و دەریای ناوەڕاستن و هەروەها دەریای ڕەش بە شێوەی ناڕاستە خۆ دەریای عەرەبیشمانەیە بە ڕێژەی بە شێوەی شێک کاریگەری هەیە لەسەر هەرێمی کوردستان بەڵام وەکو کاریگەری هەردوو دەریای سوور و دەریای سپی ناوەڕاست کە کاریگەری تەواوی باڵا چونکە هەر هەرێمی کوردستان بۆ خۆی بە پێناساکرێت کە ئەو هەوای دەریای ناوەڕاستە بۆی ئێمە لەم دوو دەریایەوە شەپۆلمان بۆ دێت و باران نەبارێت بۆیە ئەم دوو دەریایش بەستراوەتەوە بە زریای هێمنەوە چونکە لە زریای هێمنەوە ئاوی سارد و گەرم لە ڕێگەی گەروەکانەوە داخڵی نیو ئەم دوو دەریایە بێ بە ساردبوونی زریای هێمن کاریگەری نەرێنی دروستەکە لەسەر هەردوو دەریاکە بە گەرمبوونی زریای هێمن کاریگەرینی ئەرێنی دروستەکە ئێستا زریای هێمن لە حاڵەتێکی لانینەیەکی لاوازەواتە لە ساردیەکی لاوازایە بۆیە وای کردو ڕێژەی بارانبارین کەم بێتەوە لە خۆر ئاستی ئاسایی بەڵام بە پشتیوانی خی گەورە ئێمە چەند بەشێکمانەیە لە زریای هێمن و بۆ زریای هندی کۆمەڵە بەشێکمانەیە لە هەر جێگایەکە ئاوی سارد و گەرم هەیە بۆیە ئینشەڵامە بەپی لێکدانەوە کە کردومە ناگەر بێت و ئێستا من باسیکەم ڕەنگە زۆر بخایەنێ بەڵام ئەتوانم هەر بۆی کە خەڵکیش بە تاوەتی لێمان تێبگە بە بڕۆیەکی گەشەوە پێیان بڵێم کە بە پشتیوانی خی گەورە ئەو گۆڕانکارێنی کە لە داهاتوە هەیە گۆڕانکارێکی ئەرێنیە و وشکی و بێبارانی و کەمبارانی لە ناوچەکانی هەرێمی کوردستان بە پشتیوانی خی گەورە بەرەو کۆتایی ئەچێ سەرەتاش هەر لە بن بیرمە لە کورسات قسەیەکم کردوتم ڕەنگە لە سەرەتای وەرزی بارانبارین ناومێدی و ڕەشبینێک لای جوتیاران و خەڵک دروست بێ وەکوی بڵێن ئەم ساڵش وشکە ساڵەوە چونکە سەرەتاکەی بە کەمبارانی دەست پێکا بەڵام نیگەران مەبن بارودۆخەکە کاتیە وەکەوەی کە پێشبینیمان کرد بۆم دۆخە ڕوویدا بەڵ ئێستاش پێنەڵێم کە نیگەران مەبن مانگی 12 مانگێکی جیاوازە بێ بە پشتیوانی خی گەورە چونکە شەپۆلی داهاتوو ئەگەر ئامەشە بکەین بە پێشبینی لە بینی سی بۆ یەکی مانگ شەپۆلێکی لاوازمان هەیە و هەروەها پاش پێنجی 12 پێشبینیەکەن شەپۆلێکی درێژمەودە بگاتە هەرێمی کوردستان و بارانبارین لە ناوچەکانی کوردستان ببارێت بەدەر لەمە ناوەڕاستی مانگ تاکو کۆتایی مانگی 12 ئێمە چەندین شەپۆلی بارانی باشمانەیە کە بەشێکیان شەپۆلی بارانی بەهێزن و ڕێژەی بارانبارین لە هەرێمی کوردستان بەگشتی بەرزەبنەوە ئینشاءڵڵا. بەڵێ ئینشاءڵڵا کاک محەممەد ئێمەش ئومێدەوارین بۆ جۆرە بێت کە بەڕێستان پێشبینی بۆ دەکەن و باسی لێوە دەکەن. بەڵام لەگەڵەوەی کە پێشبینیەکان بەڕێستان باسی لێوە دەکەن و بۆ جۆرەیە بەڵام وەکو لە سەرەتاشدا باسمانەوە کە لە ساڵانی ڕابردوودا هەرگیز لە مانگی نزیکی مانگی 12 باسی ئەومان ناکرد بڵێن ئینشاءڵڵا بارانە بارێت باسی ڕەنگە بە چاوەڕی بەفرە بووین چاوەڕی سارد و سەرمایەکی زیاتر بووین کەواتەمە گۆڕانکاریەکی زۆرە. کاک محەممەد من لە راپۆرتێکا خوێنمەوە دەڵێت ئەم گۆڕانکاری کەشوهەوا کە ئێستا هەیە لە 10,000 ساڵی ڕابردووشدا نەبووە. جا یەکێک لە هەرە گۆڕانکاریە گرنگەکان گەرمبوونی زەویە تا چەند ئەمە کاریگەریە لەسەر گۆڕانی کەشۆچکۆک و دەزانین کاتێکە گەرمبوونی زەوی ڕوودەدا ساڵبندانەکان دەچێتەوە لە جەمسەرەکان ئەمە تا چەند کاریگەریە لەسەر و گۆڕانکارانی کەشوهەوای کە لە ئێستادایە کە دەبینین لە پاییزا دەڵی بەهارە لە زستاندا دەڵی پاییزە گۆڕانکارێکی زۆر بەسەر وەرزەکانیش داهاتوە. بەڵێ کەمێک پێش ئەستا قسەیەکم کردوتم بەدەر لەوەی کە ئێمە گۆڕانی کەشوهەوامان هەیە بەڵام هۆکارێکی ترشمان هەیە کە پیسبوونی ژینگە و نەبوونی ڕێژەی سەوزاییە چونکە شێ نامێنێ بێگومان ڕێژەی سەوزاییش کاریگەرە بەسەر ئەوەی کە پیسبوونی ژینگە کە ڕووبا ئەبێتە هەم گەرمبوون کە باسی پلەی گەرمایشم کردوتم ڕێگرە لەوەی پلەی گەرما بەرز بێتەوە بێگومان نەبوونیش سەوزایی و هەروەها پیسبوونی ژینگە ئەمانە هۆکارن بۆ بەرزی پلەکانی گەرما بەدەر لەمە لەسەر ئاسی جیهاندا ئەتوانم بڵم ڕێژەی سەوزایش کەم بۆتەوە ناخی زەوی گەرم بوو ئەمەش بۆتە هۆکاریەوەی کە بەستەڵەکەکان بتوێنەوە پلەی گەرمان لەسەر ڕووی زەوی بە تایبەتی وڵاتانی ئەوروپا بە شێوەی لە ناکاو پلەکانی گەرماتی هەڵەکشێ بە تایبەتی لە فەڕەنسا لە هەندێک وڵاتی وەکو ئەڵمانیا هەندێک ساڵ پلەکانی گەرما بە شێوەیەکی چاڕوان تەنانەت ئەمریکاش بە شێوەی چاڕوان نەکراو پلەی گەرماتیا بەرزە بێتەوە بەڵێ ئەمە گۆڕانێکی گەورەی ژینگەیە و هەروەها گۆڕانێکی گەورەی کەشۆوایە کە لەسەر ئاسی جیهانە ڕۆدا وەکو باسی کرد ئێمە ساڵان ئەمانوت بڕێوەیە و ئەگات و ئەژباری یعنی وەکەوە نەبە بڵێن ئینشەڵڵا ئەگەری هەیە لە چاوەڕوان لێ بمێنینەوە یەک گۆڕانێکی گەورە گەرمبوونی زەوی پیسبوونی ژینگە زۆربوونی دووکەڵی پیسی ژەهراوی کە ئەمانە بە تەواوەتی کاریگەریان هەیە لەسەر کەشوەوە کەواتە ئەتوانین کاک محەممەد بڵین هۆکارەکان مرۆی نەک تەنها سروشتین. بەڵێ ئێمە هەمیشە وتومانە دوو هۆکارمانەیە هەم مرۆیی هەم سروشتی دووکەڵی کارگەکان زۆربوونی ڕێژەی دانیشتوان دووکەڵی ئۆتۆمبیل بە تایبەتتر نەبوونی ڕێژەی سەوزایی بڕینەوەی دارستانەکان ئەمانە هەمووی هۆکارە بۆی کە ژینگە بەگشتی تێک بچێت و
گۆڕانی گەورە لە کەشوایە بە هۆکاری مرۆیی ڕووبە. بەڵام لە هەمان کاتیشەوە هۆکاری سروشتەکەش هۆکارێکی زاڵە بەسەر گۆڕانی کەشەوە و گۆڕانی ژینگەی. من هەمیشە وتوم ئەگەر بێت ئێستا ڕێگرین نەکەین بە چەند ڕێگایەک کە وەکو وتومە زیادکردنی ڕێژەی سەوزایی و هەروەها بردننی کارگەکان بەرەو دەرەوەی شارەکان دڵنیان بە لە ساڵانی داهاتوو گۆڕانی خراپترە بینین وەڵڵاهو ئەعلەم. بەڵام هەنێکات ئەم گەرچی ئەم کاریگەریە نێرێنانە ڕووبن و هەر بەردەوام بن، بەڵام هەنێکات بەهۆی گۆڕانکاری ئەرێنی لە ڕووی سروشتیەوە وەکو گەرمبوونی دەریا و زەریاکان چالاکبوون و ئەکتیڤبوونیان و کردداری بەهەڵمبوون ئەمانە زۆر جار ڕێژەی باران زیاتر ئەکات. بەڵام ئەتوانم بڵێم ئەگەر بێت وەرە و شێوە بەردەوام بێت ژینگە بەگشتی تێکەچێ هەنێکات وتومە خوا ڕەحم بکە ئەگەر بێت و ترشە باران نەبارێت، چونکە ئەگەر بێت و ببێتە ترشە باران ئەوە بەڕاستی کاریگەرێکی زۆر خراپی هەیە. کاک محەممەد باسێکی ئەو ترشە بارانەمان بۆ بکە ئەوە چیە و چۆنە و ترشە بارانەوە مەترسیەکەی چییە؟ بڵێ ترشەباران و دووکەڵە زیان بەخش و پیسەیە کاتێکە لە ئاسمانی هەرێم کاتێک لە ئاسمانی ناوچەکان بە گشتی مێنەوە بە تایبەتی دووکەڵی کارگەکان و دووکەڵی بیرەنەوتەکان هۆکاری سەرەکین بۆ ئەم حاڵەتە. دووکەڵێکی شێوە هەور لە ئاسمانی ناوچەکەی ئامێنێتەوە، بەڵام لەو کاتێش ئەگەر بێت و ڕێژەکەی زۆر بێ هەڵبەتە لەو کاتەیە کە شەپۆلێکی بارانبارین یاخود هەنێک کات خودی خۆی باران دروستەکە ئەوە بێتە پێوترێت ترشە باران. هەرێمی کوردستان ئەمە ترسی لەسەرە بەنێو بەڵێ هەرێمی کوردستان ئەمە ترسی لەسەرە کە ترشە باران ببارێ. ئەگەر بێت و ڕێگری نەکرێت بەڵێ پێمە بێ ساڵێکیش ئەو حاڵەتە تۆمار کرا کاتێک دڵۆپەکانی بارانبارن بەنێو ئەم دووکەڵە پیس و زیان بەخشانە تێ ئەپەڕن ئەبێتە ترشە باران. ڕاستەوە خۆ ترشە باران کاریگەری هەیە لەسەر ئۆتۆمبیلی سیارە وەکو تێزابێک وایە ڕێک بۆ یاخەکەی لێکاتەوە سروش تێکەدا ژینگە ئەو هەموو گژوگیا و دار و درەختەی کە لە ناوچەکانە ڕواوە هەر هەمووی ئەسووتێنێ واتە کاریگەرێکی ئەوەندە خراپی هەیە. من هەمیشە ئەڵم یا فقط ئەم حاڵەتە لە هیچ شوێنەکە ڕوونەدا چونکە بە تەواوەتی تێکێدا. بۆیە من یعنی هەمیشە گەشتبینم بۆی کە هەم دووکەڵی کارگەکان دوورکەونەوە لە شارەکان و خەڵکیش ڕەنگە هەندێک کات گاڵتە بە ئۆتۆمبیلی شەحن بکە، بەڵام کەس نازانێت چی نیعمەتێکە بۆی کە دووکەڵی ئۆتۆمبیلەکان کەم کاتەوە. زیادکردن ڕێژەی سەوزایی دەتوانم بڵێم هۆکارێکی زۆر باشە بۆی کە دووربین لەم حاڵەتانە. باشە کاک محەممەد مادەم هۆکارەکان مرۆیین و باسمان لە مەترسی کرد خوا نەخواسە ئەگەر ئەم ترشە بارانە ڕوو لە هەرێمی کوردستان بکە یاخود بەگشتی ڕوو لە هەر ناوچێکی تری جیهان بکات. ڕێکەوتنی پاریس کە لە ساڵی 2015دا بەسرا و پەسەندیش کرا بۆ ئەو بووکە تەواوی جیهان پابند بن بە ڕێکارەکانی چۆن خۆیان بپارێزن لە گۆڕانکاریەکانی کەشووا یاخود چارەسەرێک بۆ گۆڕانکاریەکانی کەشووا بن کە کاریگەریکی ئەو توی نەبێ لەسەر وڵاتانی جیهانەوە چۆن بتوانن گازە زیان بەخشەکان کەم بکەنەوە ڕێژەی سەوزایی زیاد بکەن. کەواتە ئەگەر حاڵەتێک لەم بابەتی ئەم ترشە بارانە بۆ یاخود هەر گۆڕانکارێکی تر لە کەشوهادا کە ڕوو دەدات ڕۆڵی لایەنە پەیوەندیدارەکان حکومەت کۆمپانیاکان چێ لەمایە چۆن ئەتوان ئەم بابەتە چارەسەر بکەن یاخود ئێمەی مرۆڤ خۆمان چۆن ئەتوانین ئەم بابەتە چارەسەر بکەین. بێگومان ئێمە هەر زوو پێشتریش داوامان لە هەر وەکو داواکاری داوامان کردووە کە تکایە کارگەکان برێنە دەرەوەی شارەکان بۆی کە ئەم حاڵەتە ڕوونەدا. تەنانەت ئێمە وتومانە ڕێژەی سەوزایی زیادکەن داوامان لە خەڵکی و هەروەها داوامان لە با بڵێن ئەو تیمانەی کە هەستاون بە زیادکردنی ڕێژەی سەوزایی یاخود ئەرکیان ژینگە پارێزیە و گروپن کۆمەڵە گەنجن گروپیان دروست کردو بۆ ئەم کارانە ئێمە داوامان لێ کردو هەر بە فەرمی داوامان کردو بە پۆست داوامان لێ کردووە تکایە ڕێژەی سەوزایی زیادکەن ئەگەر ناکرێت خۆمان زیادی بکەین بۆی هەر کەسێک لە بەردەم ماڵەکەی خۆی دارێک بچێنێت نەمامێک بنێژێت باوەڕکە کاریگەرێکی گەورە دروستەکە. بۆیە من ئەتوانم ڕاستە من چەندین جار کۆڕبەندم بینیوە بە تایبەتی لەسەر گۆڕانی کەشەوە کە پەیوەندی بە گۆڕانە سروشتی و مرۆیەکەیشەوە هەیە. یعنی ئەم قسانێ تیا کراوە بە تایبەتی نەبوونی ڕێژەی سەوزایی زیادکردنی ڕێژەی سەوزایی و هەروەها کارگەکان خۆشبەختانە ناتوانم بڵێم تا ڕادەیەک ئەو کارە کراوە، بەڵام هێشتا ماوە هێشتا پێویستە کە گرنگی پێ بدرێ بایەخی پێ بدرێ هەرچەندە هەڵکەوتەی جوگرافی ناوچە زۆر کاریگەریە ئەوێش بە هەمان شێوە نمونە شارێکی وەکو پارێزگای سلێمانی ناوچەیەکی شاخاویە بەرزە لەسەر ئاسی ڕۆدەریا دووکەڵی ئەسڵان هەر پێوە دیار نییە، بەڵام لە چینەکانی بەرگەهەوە ئەم گۆڕانکاری گەورانە ڕۆدا ئەم کاریگەریە نەرێنیانە خراپانە ڕۆدا بەگشتی شوێنێکی وەکو پارێزگای با بڵێن ئەمە کەرکک و هەولێرمان هەیە کەلاریشمان هەیە
هەڵکەوتەی جوگرافی ناوچیان نزمە لەسەر ئاستی ڕۆدەریا ئەتوانم بڵێم کاریگەریەکە لەسەر ئەم شوێنانە زەقتر و دیارترە وەکو لەوەی کە لە ناوچێکی پارێزگای دۆک یا خۆ پارێزگای سلێمانی ڕوودا کە هەڵکەوتەی جوگرافیایان جیاوازە بۆیە گرنگە کە دووکەڵی کارگەکان کەم بکرێن باڵێن ببرێتە دەرەوە کارگەکان ببرێنە دەرەوە و هەروەها ڕێژەی سەوزایش بەگشتی زیاد بکرێت کە کاریگەری بەسەر نەک تەنها پلەی گەرما بەڵکو ڕێژەی بارانیش زیاد دەکات بەهۆی زۆربوونی ڕێژەی شێ لە هەوادا. باش کاک محەممەد بابینەوە سەر باسی تەوەری بەرنمەکە و قسەکردنی زیاتر لەسەر ئەم خاڵە ئەویش ئەوەیە کە ئایا پێشبینیەکان بۆ مانگی 12 چی ئەبن خەڵکی لە هەندێک ناوچە لە هەرێمی کوردستان ئەوەی کە لە کوردەواریا پێوترێن نوێژە بە بارانە نوێژیان کردووە خەڵکی هەیە لە ناوچەکانی هەرێمی کوردستان خێر و خێراتیان کردەوە بۆ ئەوەی ئەم بارودۆخە گۆڕانی بەسەرا بێت و بارانی ڕەحمەت ببارێ بە پێی هەموو پێشبینەکانی کە لە بەردەست جەنابێ وەکو پسپۆڕێک وەکو شارەزایەک مانگی 12 ئەبێتە قەرەبووی ئەم چەند مانگی ڕابردوو بەڵێ وڵای من هەمیشە وتومە نوێژەبارانە بە هەر بکرێ ئێستاش داوایان لەکەم لە هەموو شوێنێک با نوێژەبارانە ئەنجام بدەمە بەدەر لە بابەتی کەشڕەواکە و پێشبینیکردنی بارانبارین سەبارەت بە مانگی 12 کە ئاخۆ قەرەبوو ئەکاتەوە بۆ بارانی کە نەباریەوە لەم فتری ڕابردوو هەڵبەتە ئێمە بەردەوام گۆڕانی کەشەوامان هەیەەوە ئەوە معلومە لای هەمومان بەڵام بۆسپاس بۆخوای گەورە هەموو ئەو پێشبینیانی کە لە بەردەستمان هەیە هەموو لێکدانەوەکان کە کردومانە بەڵێ مانگی 12 مانگێکی باشە بێ لە ڕووی بارانبارینەوە ناتوانین بڵێن قەرەبووی ساڵی ڕابردووە کاتەوە یاخۆت ئەوە بەڵام توانین بڵێن قەرەبووی سەرەتای دەستپێکی بارانبارین ئەکاتەوە کە باران نەباری لەوە لە هەرێمی کوردستان واتە لە وەرزی لە یەکەم ڕۆژ دەستپێکی وەرزی پاییزە واتە ڕێژەی باران دەڕاتەوە ئاستی ئاسایی ئەمەش بەمانەیەوە دێت بڵێ ڕێژەی بارانبارین لە هەرێمی کوردستان زیاد دەکات ڕەنگە لە چەند شەپۆلێک بارانێکی زۆر باش لە هەرێمی کوردستان ببارێت بە تایبەتی لە مانگی 12 مانگەکانی داهاتوش بە هەمان شێوە پێشبینی بارانبارینی باشی تاکەن تاکو کۆتایی وەرزی بارانبارین و بەفریش بە هەمان شێوە بەفریش لە چاو پارساڵ زیاترە بێت و وەڕێژ ئەگەر بە هەر بە شوێکی گشتی بۆت باسکەم ئەم ساڵ 2025-2026 ڕێژەی باران و بەفریش لە چاو پارساڵ زیاترە بێت یعنی مەترسی وشکە ساڵی نابێت لەسەر هەرێمی کوردستان ئەم ساڵ بەپێی ئەو پێشبینیانی کە هەیە هەتاکو ئێستا هیچ پێشبینیەک نییە بۆ ڕوودانی وشکە ساڵی یاخود وشکی چونکە هەموو ئەو پێشبینیانی کە لە بەردەستمانە لە ڕێژەی باران بە چونکە ئێمە لەسەر گۆڕانی دەریا زریاکان ئەم پێشبینیانەکەین بۆ چەند مانگی داهاتوو ینی بە هەموو فاکتەر و پێوەرەکەش ئەگەرێکی وشکە ساڵی نەتاکو ئەم دەقەیە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد کەمال شارەزایی کەشوهەوا کە ڕاستەوخۆ لە کەلارەوەم بانێ لەگەڵمان نابووی بۆ هیوای وەکو جەنابەت باسی لێوە کرد مانگی 12 قەرەبووی ئەم چەند مانگەمان بۆ بکاتەوە قەرەبووی ساڵی ڕابردووشمان بۆ بکاتەوە قسەکانی دڵخۆشکەر بوون بەڕێز محەممەد بەڵێ بێگومان دڵخۆشکردن و ومێدەکەین پێشبینیەکانی وەڕاستگەرە و بارانێکی بەڕەحمەت ببارێ